وڵای لە پێناوی کە لە سێدارە بدرێن یا دامکرێن بە بەرچاوی خۆمانەوە و لە پێناوەیشی کە ئیمزا کۆکەینەوانێ بۆی کە بۆ ئەوانی کە ئەڵێن مافی مرۆڤ و ئەمانە بۆی کە سێداریان بین ئێمە مەژ مافمان هەیە پیاوەکەی من مافیە ڕۆڵەکانمان مافیان هەیە بۆی لە پێناوی ئەمن و ئاسایشی شار و وڵاتمان کەم ئەگەر ئەمانە بەربدرێنەوە شارەکە ئەمڕۆوی من ڕۆی بەس بێنێت تۆ ئەکوژێ ئەو چای بە خوێن کەوتووە دوو یەکێکە ئەکوژێ ئەوکە ڕۆڵەکانمان گشتی پەردەوازە بێ و کورد نامێنێ بەدەستی ئەم زاڵمانە مافی کوردمانێ ئەمانێ مافمان نەڕوات ڕاستی خەدرێکی زۆر لە شەی تاریقی بەقاڵ کراوە و لە کاگمەریوانی جوانە مەرگ و چل تاوانی قێزەون کراوە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان لە دام و دەستگاکان لە ئاسایش لە حکوومەتی عێراقی لە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرۆکی حکوومەت لە ئەندام پەرلەمانەکان کە بێنە سەر خەت بەڕاستی ئەمانە بە زووترین کات عیدام ببکرێن و بدرێنە سێدارە گەر حکوومەتێکی ڕێک و پێک و نیشتمانی هەبێ و حیزبایەتی نەبێ ئەم تاوانبارانە ئاوا دەستیان ناڕوە ئافرەتە کوژن بێتاوان جەرگی دایکی خەڵکە کوژن مناڵەتی وەخەن بە ڕەئی من ئەگە قانون نەبێ ئەبێ ئیدام کرێن چون ئەمانە ئەبێت چاوترسێن کرێن